مەراسیمە بۆ بڵاوکردنەوەی کتێبەکەمە کە بەشێکی هەرە زۆری بیرەوەریەکانمە ژیانی منە لە مناڵیەوە هەتاوەکو ئەم تەمەنە، ژیانی سیاسی، کۆمەڵایەتی، کولتوری و ڕۆشنبیری، ئەو خەبات و تێکۆشانەی کە کردومە چ لە کوردستان چ لە هەندەران، توانیومە هەتا توانی بێتم بە شێوەیەکی بێلایەنانە بینوسمەوە و بێخەمە بەردەستی خوێنەوەران. ئەم کتێبە زۆر هەندێ زانیاری تازەی تایە، هەندێ شتێکی لەسەر دەربارەی شۆڕشی کورد و قەسەی کورد و دۆزی کورد لە بەگشتی ئەم ڕۆبڵاویەکەینەوە، هیتری ئەویشەکەوێتە سەر بەرچاوی خوێنەواران، ڕەخنەیان یا تێبینیان هەر شتێکیانە بێت. لێرەیشەوە داواکەم چونکە ئەمە هەموو لە زاکیرەی ئەم تەمەنە نووسیمەتەوە، ممکنە پاش و پێشی تیابێ، ممکنە هەندێک کەسایەتی و برادەر و ڕەفیقی خۆشم لات چوو بێ کە حەقیان بەمێ لە نووسینەکانە، بۆ ئەوە داوای لێبوردن لە هەموو لایەکەکەم. ئیتر هیوادارم کەوێتە بەر دیدێ خوێنەواران و سەرنجی خۆیان بدەن.